عرب نازانێ ئیسلام چییە فتوا ئەدا بەرازەکەی سووریا لێ و فتوا ئەدا بۆ کوێ بۆ شەڕی کورد نەفیر دەرکەن بڕۆن ئەمەیشی کە هاتووەتە ناو دێهاتی کوردەوە هاتووەتە ناو گەڕێکی کوردەوە هەردوو پەنجەی بەرزەکاتەوە ئەڵڵاه ئەکبەرەکە نا ئەڵڵاه ئەکبەرەکە بڕۆ لە غەزە بیکە بڕۆ لە جۆلان بیکە بڕۆ لە جەبل شێخ بیکە بڕۆ لە هەضەبە بیکە هەمووی ها بەدەست ئیسرائیل و ناوڕاستی سووریایە. من لای کەسایەتێکی ئاینی پارێزگای سلێمانیم کە دەربارەی بەرخۆدانی شەڕڤانانی ڕۆژئاوا قسەمان بۆ کات. مامۆستا سڵاوت لێبێت باسی ئەوم بۆ بکەیت تا چەند گرینگە پاڵپشت و پشتیوانی شۆڕشی ڕۆژئاوا بین. پێش هەموو شتێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و بەخشندە سەڵات و سەلامی خوا لەسەر ڕەسوول الله عليه الصلاة والسلام و ئال و ئەصحاب إلى آخره. ئێمە وەکو میلەتێکی کورد کە مێژوویەکی پاکمان هەیە چی لە سەردەمی ئیسلام چی پێشی ئیسلامیش مێژوویەکی پاکمانەیە و دڵمان ساف و پاک و خاوێنە حتا ئەم دقیقە حتا ئێستا بەرامبەر بە هەموو قەومێک ئێتر ئەوە شتێک نییە من بیشارمە و نیشانی عالەممانداوە هەر کەسێ لێ ئەقەومێ عەرەب بێ کورد بێ تورک بێ عەجەم بێ کە ڕووی کردە ئێمە هەرچی گیرفان و خواردنمانەیە ڕۆین لە بەردەمی دایەنینە هەرچیشی پێمان کردبێ غەض نەظەر چاوی لێ ئەپۆشین بەڵام بەداخەوە ئێستاکە ئەوە تا بینن کوردانی سووریا بە هەموو چەکێک بە هەموو ئیعلامێک ینی چەکەکەوە وتمان جێشەکە لێیانەدا بەڵام ئیعلامەکەیش مەلاکان فتواکان ینی نەفیری عامیانداوە بۆ قەتڵ عامی کورد ئەمە شتێکە ینی هەر سەر سوور ئینسان سەری لێ سوور ڕەمێنێتەوە. مامۆستا ئەوەی کە هەیە زۆربەی ڕژێمەکان ڕژێمی عێراق و سووریا لە ژێر ناوی سوڕەتی ئەنفال و فتوحات هێرش دەکەنە سەر کوردەکان ئەم سوورەتە بۆچی بەکارهاتوو بۆچی هەموو کاتێ لە ژێر ناوی ئەو سوورەتە کورد ئەسەوسێنرێتەوە. براجان ئەو سوورەتە سوورەی ئەنفال بۆ گیان کورد ناهاتووە ئەسەن بۆ گیان ئەو مشریکانەی کەوە ماڵی موسڵمانان و ماڵی پێغەمبەریان تاڵان کرد و دەربەدەریانیان کرد لەو کاتێش هەر تەعەسوب بوون بۆ هەر شوێنێک بڕۆ شتای ڕەسوول الله موسڵمانان ئەوان هەر بەدوایانە بوو تیرۆریان کرد گوێ لێیە ئیتر ئەم ئەنفالە خۆ بۆ گیان موسڵمانان و بۆ گیان کورد بە تایبەتی دانەمەزرا بەڵام ئێستا کە بەکاری ئەهێنن بۆ ئەم ئیسلامە بۆ ئەم ئیسلامەیە کە ئێمە ئیمڕۆ ئیسلام هەنازانین عەرەب هەنازانێ ئیسلام چییە بەسەوە نەجنسیەکان موسڵمان و تەواو یعنی نازانێ ئیسلام ناوڕۆکەکەی قورئانە باش ئێمە من هیچ ناڵێم ئەچم بۆ قورئان خوای تەعالا لە قورئان ئەفەرمێ ئەو ئاەتە چەند جار دووبار و سێبار و دەبارم کردو چکە ئاەتێکی زۆر بەهێزە بۆ کۆکردنەوەی هەموو قەومەکان خوای تەعالا ئەفەرمێ یا ئەیوهە الناس یا ئەیوهە الناس خەڵقی نەبەگشتی ئەڵڵا ئەفەرمێ خۆ من ناڵێم یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا هەمووتان لە نێر و مێ پەیا بوونە وجعلناكم شعوبا أي عربا وكردا وتركا وعجما شعوب شعب العربي شعب الكردي شعب الفارسي شعب التركي إخوة أما يفرموا الله تعالى نيفرموا لتقاتلوا أو قاتلوا بعضكم بعضا فرموا لتعارفوا معناه ما في يكتري بدن يعني سيمرو كعرب خوي بإسلام زاني وخلكاني تربى كويلا ئەزانێ خەڵکانی تر بە خزمەکاری خۆی ئەزانێ لێکەونا پێغەمبەر عەرەبە حاشا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالا فەرمووی وما أرسلناك إلا رحمة للعرب نا للعالمين أي تو محمد عليه الصلاة والسلام بم كتابة بم قرآن لتخرج الناس من الظلمات من الجهل إلى نور الإسلام. مامۆستاجان تا چەند گرینگە مامۆستایانی ئاینی لە ئێستادا لە وتارەکانی هەینیدا پشتیوانی ڕۆژئاوا بکەن. مامۆستایانی ئاینی ئەسڵەن پێویست ناکە حکوومەت یان دەسەڵات یان حزب ئەمری پێ بکە ئەوە بڵێ و ئەوە مەڵێ چکم ئەوەی لای مامۆستان نەک ئەم مناڵ و مەزم تازە پێگەیشت من لەگەڵەوەم نییە مامۆستای ئاینیەوەی کە عیلمی پێیە پێویست ناکە پرسی خەڵک بکە ئەبێ خۆیان یەک بگرن وەکو ئەڵێن زانایانی ئاینی یەک دەنگ بچنە سەر مینبەرەکان
مینبەرەکان نەکەنە بەس باسی دەستنوێژ و نوێژ و ڕۆژ و زەکات ئەمە شتێکە فەرزێکە خوای تەعالە لە ئیسلام و داینا بۆ ئێمە لەسەر ئەو شتار بەڵام باسی گەلەکەتیش بکە کە چۆن ئەچەوسێتەوە بە ناوی ئەنفال سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ ئیسا لە جاهەنەم ئەوەیشی کە تابعێتی ئەوەیشی کە مشتەرەک بوو لە ئەنفالەکەی چی لە جاشەکانی خۆمان بە تایبەت ئەمانەی کە زۆڵە کورد ئێستاش لەوێش ئەکیدم زۆڵە کوردەیە بۆ بە جاش بۆ گیان کورد کورد بە کورد گوێ لێیە هەر هەمویان فی ناری جەهەنەم خالد مخلد فيها بابا جان خوا لە قورئانە فەرمێ من قتل نفسا بغير نفس كأنما قتل العالم قتل الناس جميعا يعني کەسێک بەنا حەق تۆ بیکوژی وەک ئەوەیە هەموو خەڵکت کوشت بێ يعني ئەم ئایەتانە کە هاتووەتە خوارە کوا عەرەب فتوا ئەدا بەرازەکەی سووریا لێو فتوا ئەدا بۆ کوێ بۆ شەڕی کورد نەفیر دەرکەن بڕۆن ئەمەیشی کە هاتووەتە ناو دێهاتی کوردەوە هاتووەتە ناو گەڕێکی کوردەوە هەردوو پەنجەی بەرزەکاتۆ ئەڵڵاهو ئەکبەرەکە نا ئەڵڵاهو ئەکبەرەکە بڕۆ لە غەزە بیکە بڕۆ لە جۆلان بیکە بڕۆ لە جەبل الشێخ بیکە بڕۆ لە هەضەبە بیکە هەمووی ها بەدەست ئیسرائیل و ناوڕاستی سووریایە بڕۆ غەزە گەیشتە ملیۆن خەڵک مناڵ هەویسەشە لەبەر سەرما و لەبەر برسێتی و گیانە خوارد خۆڵیان ئەخوارد بۆ ناڕۆی لەوێ ئەڵڵاهو ئەکبەر بکەی هاتوویتە ئەڵڵاهو ئەکبەر ئەەکەی بەسەر کەسێکە ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر وەلله الحەمد ئەم یاریە یعنی ئیسا عەقڵ نییە خوات نافەرمێت لعلكم تعقلون لعلكم تعلمون یعنی ئەم هەموو لعل بۆ هاتووە بەس نوێژەکانمان بکەین و ڕۆژەکانمان بگرین ئەچین بۆ بەهەشت بە ئەڵڵا ئەوە کفایەت نییە زۆڵم هەزۆڵمە 24 ئایە زیاتر لە قورئان زەمی زاڵم ئەکا وەزاڵم ڕۆژی لە دنیاش هاوڕێی نییە ئیلا ئەو کاتە نەبێ سەدام حوسێن هات ئەم عالەمە هەلە بیک هەلەی بۆ کرد و ئەویش ئاوایە کرد و وای ئەزانی بۆی ئەچێتە سەر ماوەیەکی پێچوو هەر ئەوەی کە هەلا بیک هەلەی بۆیە کرد ئەو ڕسمەکەی ڕاکێشا و لە کوونە جرجێکا دەریان کرد.